گەرمگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. زۆر خۆشحاڵم کە جارێکی تر لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لا تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بە بەرنامەی ڕاستەوخۆ دەبینەوە میوانی ماڵەکانتان. بزوتنەوەی شۆڕژگەڕانەی ژن، ژیان و ئازادی لە ماوەی 90 ڕۆژ زیاتردا بەردەوامبوونیدا بووەتە کابوسێک بۆ حکوومەتی ئیسلامی و کاربەدەستانی، کابوسێک کە زەنگی کۆتایی حکوومەتی جەهل و جنایەتی لێداوە. لەلایەکی دیکەوە بۆ خەڵکی شۆڕژگەی ڕوو تینووی ئازادی، ڕفاه و یەکسانی، هیوا و متمانە بەخۆیەک کە هەموو دیوار و بربەستەکانی سەرکۆت ترساندن و حکوومەتی پۆلیسی تێپەڕاندووە و پایەکانی حکوومەتی جەلادان و ئینسانکوژانی هەژاندووە. حکوومەتی ئیسلامی جارێکی تر وەکو هەمیشە بەدار و پەتەوە بە پەتی سێدارەوە هاتن تا هیوا و متمانە بەخۆیی لەدار بدەن و ئینسانەکان بکەنە ملکەچی خۆیان. هاتوون تا دەسەڵاتداران تا دەسەڵات لە دەست چۆیان هاتوون تا دەسەڵات لە دەست چۆیان بە ئێعدامکردنی لاوانی تینووی ئازادی نیشان بدەن. بەڵام کێ هەیە نەزانێت ئێعدام و سەرکۆت نەک نیشانەی بەهێزی بەڵکو نیشانەی بێهیوایی و دامایی و داڕمانە. ئازیزان، ئێمە بۆ بەرنامەی ئەمشەو بە دوو میوانی بەڕێزمان بەشدارە، بەڕێزان هاوڕێ فەراسەتی ساڵحی ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵا و هەروەها هاوڕێ ئەدیبی وەتەندووس ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵا. فەرمونون ئێوەش لەگەڵمان بن، ناوبڕێک دەبینین لە دواتر دینەوە لای میوانانی بەڕێزمان کە وتوێژەکەمان دەست پێکەین. فەرمونون. وبونا رهبريما بونا فشتو سنگريما بونا فشتو سنگريما أي شهيدان أي شهيدان أي شهيدان أي شهيدان نعمرينا ونشانتان نعمرينا ونشانتان شهيد كرامتي جيانا دجمن راستي زبونا شهيد مستيفربونا شهيد مستيفربونا هاوڕێیان هاوڕێ فەراسەتی ساڵحی و هەروەها هاوڕێ ئەدیبی وەتەندووس، زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوەی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. سڵاوتان لێبێ، سپاسانەکەم لە خزمەتتانە. زۆر بەخێر بێن و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. هاوڕێ فەراسەت، پرسیارەکانم لە جنابتانەوە دەست پێ دەکەم. دوای 4 مانگ لە ئاخێزی شۆڕژگەڕانەی خەڵک لە ئێران، ئێوە ئەرزیابیتان چییە لەم 4 مانگە؟ بەڵێ منیش پێشکی سڵام هەیە بۆ ئێوە و هاوکارانتان و هەروەها دەستن دەرکارانی
بەرنامەیە و سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی ئازیزیش. بڵێ ئەرزیابی زۆر کراوە لە ماوەی ئەم زیاتر لە 3 مانگە، ئەرزیابی زۆر جۆرا جۆر کراوە، زۆر بە نرخ و زۆر باش کراوە و هەر دەفعە شتێکی پێزیاو بووە و شت هەیە و دەستکەوتایەکی باشی پێزیاو بووە. ئەو وەختە من ئەبێ بڵم ئەمەوێت بڵم کە ئەمە زیاتر لە 3 مانگە کە ئەڵێن بۆ 4 مانگ ئەچێت خەریکە چۆتە ناو مانگی 4م. شەڕ و ئێترازاتی خەڵکی ئێران لە دژی حکوومەتی جمهوری ئیسلامی و بۆ ڕوخاندنی ئەو ڕژیمە لە ئارادایە هەمومان شاهدی ئەمە هەین و ئەم بسووتنەوە لەم ماوەدا تا ئەندازەیەکی زۆر خاراو بووە و بە قەولی فارسی ئابدیدە بووە و تەجاربێکی زۆریشی بەدەستێناوە و خەڵک بە تەواوی ترسیان لە مبارزە لە دژی ئەو ڕژیمە و کردەوە وەحشیگەریەکانی ڕژاوە. هەر بۆیە ماندووی نەناسانە و بوێرانە بۆ بە سەرنجام گەیاندنی ئەو ڕاپەڕینە و بۆ گەیشتن بە مافە بەرهەقەکانی خۆیان و نەمانی زوڵم و بێعەداڵەتی و بێمافی و بێ استبدادێک کە ئەم ڕژیمە 43 ساڵە بەسەر ئەو خەڵکەدا و ئەو خەڵکی لە زیندانێکی گەورەدا ڕاگرتووە تێکۆشن کە لەم زیندانە بێنە دەرەوە نەجاتیان بێت و ئەو ڕژیمە بخەنە زبالەدانی تاریخ. ئەمە واقعاً لایەکی قەزیەکەی ئەمە خەڵکەکەی و شۆڕشەکە تەرەفێکی تر ئەو لایشی و مقابڵی ئەم ئاخێزە کە ئەبینین ئەم ئاخێزە شۆڕشگەرانە ڕژیمێکی خوێن مژ و دیکتاتۆرە کە هیچ جۆرە سەرکوت و لە هیچ جۆرە سەرکوت و گرتن و ئەشکەنجە و ئێعدام و هەروەها بۆ ڕاگررتنی حاکمیت و نظامەکەی خۆی سڵی نەکردووە و دەستی ڕانەگرتووە و بێشەرمانە دەستی داوەتە هەموو جۆرە جنایەتێک. ئەبێ بڵێن کە ئەم ڕاپەڕینێکی بەڕاستی هەر ڕۆژ دێت و بەهێزتر ئەبێت و ئەلان قدرەتمەند لە قدرەتی خۆیدایە و لەلایەن خەڵکەوە ئەچێتە پێشەوە و بە جۆرێک سەرڕای ئەو هەموو کوشتار و وحشیگەریەی کە ڕژیم کوردێتی تەنگیان بەو ڕژیمە هەڵچنیوە و ئەو ڕژیمە عاجز و دەرماندە بووە کە و لە ڕۆی زەبوونی و هەر ڕۆژێ بە شێوەیەک جەنایەتە خۆقێنێت لە کوشتنی خیابانەوە بگرە تا ئەشکەنجە تعدای جنسی بۆ سەرزیندانیان و ئێعدام و ڕفاندنی کوشتنی زیندانیان و هەروەها دەرهێنانی ئەندامەکانی لەشیان کە ئەیان کوژێ دوایە لە ئەندامانی لەشیان دەرهێنێت و ئەی فرۆشیە و لە دواییدا جستەکانیان ئەخاتە ناو گونی و بەردی تێ ئەخا و لەسەر ئاوەکانی خەلیجی فارس بەریان ئەداتۆ و ئەمە لەنی شاهدانی عینی بوون کە چەندانە ماسیگیر کە شتێکی وایان بینیوە کە هێلیکۆپتەرە بەسەر ئاوەکاندا ڕۆیشتۆ و شتێکی خستوەتە قەرە چون کە کردویانەتە دیانە ئینسانێکی تیا بووە حتا ئەوتیان گیانیش بۆ ئینسانەکە یا مەسەلەن بە جۆرێ مە زۆر وایە ئەمە ئیتر واقعەن جەنایەتێکە کە لە تاریخی بەشەریە ئەبێت سەبت کرا و سەبت ئەبێت و ئەمێنێتەوە وەکو هیتلەر و وەکو سەدام و باقی جەلادەکانی تر و ئەوەی کە بە زیندانیان تەجاوز دەکات ئەبێ بڵێن کە لە ناو زیندانەکانە پێشتر ئەم شتە مەسەلەن جمهوری ئیسلامی منکری ئەشکەنجە و تعدای جنسی ئەبوو بە زیندانیان ئەیوت ئەمانە درۆی و سازی ئەکەن و وانە بەڵام ئیسە واناکە ئیسە زۆر بە ئاشکرا حتا زیندانیەکانی پێ تهدید دەکات بەڵێ ئەگەر ئێتراف نەکەن ئەگەر لیدەرەکانتان ڕاهبەرەکانتان معرفینەکان ئەگەر ارتباطاتتان ئەگەر موبایلەکانتان مەسەلەن اطلاعاتی ناو موبایلەکانتانمان بۆ نەکەنەوە کۆدەکەمان پێ نەدەن ئێمە فیلم ئەگرین لەم تعدای جنسیەتە ئەم تەجاوزە و ئەمە لە ڕەسانەکان و سوشیال میدیاکانە بڵاوی ئەەکەین و ئەمام کاراکە بۆ ئەوەی کە هەم خانەوادەکانە خاتە گوشار و بەم شێوە و هەم زیندانیان پترسێنێ بەڵام بەخۆشی و ئەبێ بڵێن زیندانیان لە زیندانەکانە ڕۆحیان بەرزە هەرچەند زۆریان حکمی ئەدامیان بۆ دەرچووە بەڵام بەڕۆحیەکی بەرزەوە خەباتەکەن و حتا لە چەند مەورەدا خەبەرە هاتووە کە دەرگیر بوون لەگەڵ نیروهای ئەمنیەتیە و ئەمە زۆر خۆی جێنێنی ئەو جوانانە کە لە دەرەوە لەسەر شەقامەکان
مبارزە ئەکەن و ئەخرێنە زیندان لە زیندانیش هەدەست لە مبارزاتی خۆیان هەڵناگرن. هاوڕێ فەراست حتمما تێمە سەر پرسیاری ئەوەی کە لە زیندانەکانە چی دەگوزارێت. پێم خۆشە بەنامەکەمان وردە وردە بچینە سەر بابەتەکان حتمما و پرسیارە لە جنابتانەکەم کە لە زیندانەکانە چی دەگوزارێت. با بڕینە لای هاوڕێ ئەدیب. هاوڕێ ئەدیب بەخێر بی دووبارە و زۆر سپاس کە هەردوو میوانی خۆشەویستمان بەشدار بوون لەم بەرنامەیە. خۆتان نەزانن کە لە سەرەتای دەستپێکی ئەم ئاخێزەوە چەند جار فراخانی مانگرتن لە زۆربەی شارەکە مانگرتن دراوە و لە زۆربەی شارەکان جواوی مثبەتی وەرگرتووە سەر ڕای هەڕەشەکان سەر ڕای دەستگیری ئەو کەسانەی کە مانگیان گردووە و دوکانەکانیان دەخستووە حتا دوکانەکانیان لەلایەن کۆماری ئیسلامی و پڵۆم کراوە. بەڵام هۆکاری ئەوەی کە ئەم مانگرتنانە جواو گۆیە خۆتان زان کە کۆمەڵا لە چەند ڕۆژی ڕابردوودا پشتیوانی کرد لەو فراخانەی کە بە بۆنەی 30 مانگی سەرماوەز درا و بە بۆنەی شەوی یلدا و هەروە بۆ پشتیوانی لەو کەسانەی کە لە زیندانن بۆ ئەم هەموو جنایەتی کە لەم نزیکەی 4 مانگە ئەنجام دراوە. بۆ مانگرتن هۆکاری ئەوەی کە ئێمە فراخانی مانگرتنە دەین چییە بەڕای جنابچان؟ بەڵێ دیسان منیش سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ هەموو هاوڕێیان و بەڕێوەبەرانی ئەم بەرنامە هەروەها بۆ بینەرانی بەڕێز و بۆ تەواو جەماوەری خەڵکی ئێران و کوردستان کە سەری ڕێز دانەوێنم بۆ شجاعەت و بۆ بوێری و بۆ ئەو حەماسە شکۆدارە کە لە ماوەی ئەم زیاتر لە 3 مانگە لە مەیدانی مبارزە لەگەڵ ڕژیمێکی بێڕەحم و ڕژیمێکی جەنایەتکارە عەزیزترین کەسەکانیان لەدەستداوە سەری ڕێز دانەوێنم بۆ ئەو بنەماڵە بەڕێزانە. لە جوابی پرسیارەکەتانە دێ ئەرزکەم بێگومان لە ماوەی ئەم 3 مانگە خەڵکی شۆڕژگێر خەڵکی هەخواز هەتا هاتووەن هەروەک هاوڕێ بەڕێزم هاوڕێ فەراستیش ئیشارە پێ کرد ڕۆژ لە ڕۆژ لە واقعا تاکتیکەلی گونجاوتر و لە مبارزەی خۆیانە مبارزەی خوازانەی خۆیانە بەرامبەر بە ڕژیمێکی سەفاک وەک جمهوری ئیسلامی و بۆ دەسەبەرکردنی ئازادی و بۆ دەسەبەرکردنی شعاری گشتگیر و فراگیری ژیان ئازادی هاتوونەتە مەیدان تاکتیکەل جۆراوجۆریان بەکارهێناوە. ئەتوانین بڵین لە هاتنە خیابان لە ئەترازات لە تەجەمعات لە شعار نوویسی بە ئەنواعی شێوە لە ناڕزایی دەربڕین لە گشت شێوەیەک ئیسفادەیان کردووە و ئەوانە نیشانەدا نیشانەی وشیاری بەڕێوەبەرانی ئەو خەباتە سەر لە سەراسەری ئێرانە. یەک لەوانە کە ئێوەش ئیشارەتان پێکردومەوە پرسیاری ئێوەیە مانگرتنە. ئێمە لە کوردستانە خۆتانیش ئیشارەتان پێکرد چەند جار بە هاودەنگی و کۆدەنگی لەبین حیزبە سیاسیەکانە هەر لە پێشووتریشەوە پێش ئینقلابی بەناو ژینای ئەمینی و پێش ئەم ئاخێزە جەماوەریەی 3 مانگ لەمەوە پێش خەڵکی کوردستان لە چەند مەرحەلە لە ڕابردووە جوابی ئەرێنی و جوابی مثبەتیان داوەتەوە بە بانگەوازی حیزبەکان لە کوردستان بە بانگەوازی کۆمەڵە لە کوردستان و نیشانی داوە هەر جار ئەمە نیشانی داوە کە ئەمە سلاحێکی کارایە ئەمە تاکتیکێکە لە مبارزەی مردمی شۆڕژگێر مردمی هەخواز و هەختەڵەب لە کوردستانە پێشتر نیشانی دابوو جوابی وەرگرتووەوە لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە و خەڵک یەکدەنگی و کۆدەنگی و یەکیەتی خۆیانیان بە چوونە ناو مانگرتنێکی گشتی نیشاندا بوو. لەم دەورانە لەم 3 مانگی ڕابردووە بازم کوردستان لەم بارەوە پێش قەدەم بوو و بە خۆشیەوە ئەم جارە دیمان لە
هەفتەکان و مانگەکانی ئەوەڵی ئەم ئاخێزە جەماوەریە ئەم تاکتیکە یعنی مانگرتنی گشتی و ئاعتساب بوو بە تاکتیکێک و سلاحێک بەدەست جەماوەری خەڵکەوە کە لە ئێرانیشەوە جوابی وەرگرتەوە بە دەرەجاتێکی زۆر لە فرێک لە شارەکانە ئێمە دیتمان کە بە بانگەوازی جوانانی شۆڕژگێر لە شارەکانی ئێران بە ئەحزابی کوردستان لە کوردستانە خەڵکی ئێران بەگشتی بە کوردستانیشەوە پێشوازیان جوابی مثبت و ئەرینیان داوە بە مانگرتن و ئەم مانگرتنە لەواقع زۆر لە ئەمان حاڵاکە ڕەوێشێکی خەباتکارانەی زۆر مؤثرە لامان حاڵا ئەوە تاکتیکێکە کە خەڵک بە وشیاریەوە و ڕێبەرانی ئەو خەڵکە لە ئاستی ئێرانیشە بە وشیاریەوە ئەمەیان تەشخیص داوە خۆشبەختانە کە دەستبردن بۆ مانگرتنی گشتی هەم سلاحێکی مؤثرە هەم لە واقعات تەلەفاتی خەڵکی شۆڕژگێر لە مقابل لەگەڵ ڕژیمێکی سەفاک و خوێنڕێژە ئەتوانێت تەلەفاتیان هەتا بکرێت کەمتر بکاتەوە و ئەمە ئەو دوو خاصیەتە گەورەیە کە لە هەمان حاڵاکە هاوپشتی و هاودەنگی کۆمەڵانێکی بەرین لە خەڵک کە بە هەزینەیە کەمترەوە تێنە هاودڵی خۆیان لەگەڵ ئەم مبارزەی ئازادی خوازانەی مردمی ئێران نیشانە دەن دژ بە ڕژیمی جمهوری ئیسلامی هەم ئەوە لە لایەکەوە خەباتەکە جەماوەری تر دەکات کاتێک خەڵک کە بۆیان نەکرێ بێنە شەقام هەر وەک جوانان عینی ئەوان بەگشتی بە کۆمەڵ بەڵام ئەتوانن و دیومانە کە هاودڵن لەگەڵ یاناوە ئەیانەوێ ئەدای سەهم و ئەدای وەزیفە بکەن بەرامبەر بە ئینقلابی ئێران و هەر ئەوە یەکێک لە خاڵە با بڵێن بە قووەتەکانی مانگرتن و ئاعتساب گشتی لامان هەڵشاکە ئارزوم کردی هەزینەی تەلەفات و هەزینەی بەشداری لە مبارزەیەکی وە حەق خوازانە و حەق تەڵەبانە دێنێتە خوارەوە بۆ مردمی شۆڕژگێر کە ئەوەش مەبەستە و ئەوەش زۆر زەرورە و زۆر لازمە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەدیب حتمما دێمە وڵاتان. هاوڕێ فەراسەد خۆتان باسی زیندانەکانتان کرد بۆیە ئەو کات وتم دواتر حتمما پرسیارتان لە یەکەم بە وردی باستان کرد خۆتان. ئێمە زانین کە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە ساڵەکانی 60دا دووبارە دەستیدا بە ئەعدامی زۆرێک لە ئینسانە ئینقلابی شۆڕژگێڕەکان. پێتوان وانە ئەمە ئیدامەکاری هەرە و دەورانەیە و ئەی هەوێ هەر بەم کارانە بەردەوامی خۆی نیشان بدا؟ بەڵێ ئەمە دقیقاً هەر لە ئیدامەی جنایەتەکانی ئەو وەختەیە سیاست و جنایەتی ڕژیم ئەو ڕژیمە هەروە بووە، یعنی هەر لە ڕۆژەکانی هەوڵی هاتنە سەرکاریەوە دەستیدا جنایەت و گرتن و زیندان و ئەشکەنجە و ئیعدام و بە هەموو جۆرێکە هەروە دیمان لە ڕۆژی ئەوڵە ڕۆژەکانی ئەوڵە ژنانی گرتەبەر ژنانێکی زۆریشی حتا زیندان کرد و دوایی لە ساڵەکانی 60 ئیعدام کران زیندانیانێکی زۆر لە سازمانە سیاسیەکان ئۆپۆزیسیۆنەکان هەموو زیندان کران و هەموو کەسانێک کە فعالیەتی سیاسیان ئەکرد دەستگیر کران و زۆریان بەداخەوە لە ساڵەکانی 60 ئیعدام کران. دقیقاً سیاسەتی ئەو ڕژیمە هەر ئیعدام و کوشتن و بڕینە بۆ ئەوە کە ئەو نظامەی خۆی حفزکات بۆ ئەوە کە خۆی لەسەر کار ڕابگرێت، یعنی هەر لە ڕۆژی ئەوڵەوە کە هاتە سەرکار خۆی زانی کە خەڵک ئەوی ناوێت ئەوە خۆی نائومیدی کرد کە شێت مەسەوەکو شێت و وحشی دەستباتە جنایەت و بە هەموو شێوەیەک ئێمەش هەموو شاهد بووین کە بە هەموو شکڵهایەکی متەفاوت لە قەتڵهای زنجیرەیی و بگرێ ئەمە هەر لە ئیدامی قەتڵهای زنجیرەیە کە ئەی کرد ئەو ساڵانە گرتن و کوشتن بە هەموو شێوەیەک وە تقریباً لە زیندانەکانیشە هەوڵی ئەوە ئەدارەوە کە باسم کرد هەوڵی ئەوەدان ڕۆحی زیندانیەکان تێک بشکێنێت هەوڵ ئەدات ئەمڕۆکە هەوڵ ئەدا ئەو بنەماڵانە کە بە هیچ جۆرێ خەبەری گرتن و ئەسیربوونی مناڵەکانیان عزیزەکانیان بە دەگوێی ڕەسانەکان و سوشیال میدیاکان نەگەیەنن بۆ ئەوەی کە لە خەفادا بمێنێتەوە بە کەیفی خۆی هەر لە بەلوچستان حکمی چەند نەفەری حکمی ئەدامی چەند نەفەری ئیجرا کردبێ ئەوە کە مەسەلەن دەنگ بداتەوە لە ڕەسانەکانە ئێستا ئەیەوێت ئەم ئێدامی ئەوڵ کە کردی محسینی شکاری
ئەوە گەرێکی بوو چاوترسێنێ بکە لە خناو خەڵکاوکە و هەروەها خۆیشی بزانێ ئەکسۆل ئەمەلی ئەم جنایەتە ئەم ئێعدامە چییە ئەگەر واقعەن ئەکسۆل ئەمەکەی بەو جۆرە زەرەری نەبێ بۆی و هەزینەی بۆ نەبێ ئیدامە بدات بەڵام ئەوە بوو کە فرسەت ئەوە نەبوو ئەعدامی بەعدی کرد کە ئەو حەمید مەجید ڕەزای ڕاهنەوە باڵێ مەجید ڕەزای ڕاهنەوە کە کابرایەکی میوە فرۆش بوو کوڕێکی جوانێکی میوە فرۆش بوو بەداخەوە هەمیشە ئەم ڕژیمە جنایەتکارە ئەمە شەڕێکی تەبەقاتیە هەمیشە لە ناو قشری مەحلومی جامعە دەسەداتە جنایەت و کوشتن و ئێعدامیان هەرو مەجیدە خۆی کوڕێکی میوە فرۆش بوو لە مەشهد کە بەداخەوە هێنای ئاوە لە بەرچاو خەڵکا و لەبەر خەڵکەڵبەتە خەڵکایەکی ئازادی خۆیان وەخت لەوە کۆ نابنەوە کەسەکانی خۆیان بوون ئەفرادی خۆیان و بۆ چاوترسێنن ئەم هاوردی ئەم هینەی خستە بەرچاو لە مەلەی ئامای ئەعدامی کردن وەلێ ئەکیتر دوای ئەو زانی کە دەنگ بەرزۆ بوو خەڵک دەنگی بەرزۆ ئیتر دەستی ڕاگرت نەیتوانی ئێدامە بدات دەنا ئەگەر وا بێت حکمی ئێعدام ئەگەر ئجرا کرا و دەنگ بەرزۆ نەبێت ئەو ئیدامە ئەدات زۆرتر و زۆرتری ئەکا بەداخەوە لە سەخڵەکانی شخصە ئەو حرەکەتانە نەبوو ئەوە کە بەرانبەری بوێسن و حرەکەتهای بێسن خەڵک لە مەقابڵیا بێسن و یاوەڵ هەروەها دەنگدانەوەی جەهانی بێت و ئەوانە نەبوو بەداخەوە هەر ڕۆژ ئێعدامێک ڕۆژێ لە مەهاباتە ڕۆژێ 59 نەفەری ئەدام کرد لە سەقزا 20 چەند نەفەری ئەدام کرد ئەوە بوو کە ئەسڵن لە نەفەر و 2 نەفەرانە نەبوو ئەدامەکانی ساڵی 60 دەهەکانی دەهەی 60 بەهەرحاڵ ئەمە یعنی واقعەن ئەم ڕژیمە ئەلان ئەمڕۆکە زۆر زەبوونە زۆر تەریک خراوەتەوە لە کەوتوتە پاراوی زۆر لە نظر ئەفکاری جیهانیۆ و ئەمە و هەروەها بەخۆشی و حتمما خەبەرتان هەیە ئێوەش خەواڵەکان کان پیستومانە ئەلان ئەو لە وڵاتانی ئوروپایی پارلمانتارەکان و کەسانی بانفوز هاتوون ژمارەیەکی زۆر لە مثلا لە وڵاتی ئۆتریش 183 زیندانیان کەفالەتی 183 زیندانیان گرتەتە ئۆهدا یعنی ئەمە خۆی تەسیر گوزارە ئەم کارانە بێت تەسیر نیە و جمهوری ئیسلامی جورئەت ناکا بەو جۆرە ڕاحەت وەکو ساڵەکانی 60 دەست بداتە ئێعدام و کوشتاری جوانان و ئەمە ئیتر ئەتوانێت یعنی واقعاً ئەتوێ بڵێن کە ڕژیم بە ئەوجی زەبوونی خۆی گەیشتووە لە هەموو لایەک و تەریخ خراوەتەوە کەوتووەتە ژێر زەختی ئابووری کەوتووە وەختە لە هین دەرکرا لە کۆمیسیۆنی ژنانی سازمانی ملەلی متحد دەرکرا و هەروەها و زۆر شتیتر بروس بەڵام ئەمانە کافی نین بە نەزەر من ئەبێ ئازادی خوازان لە دەروەوەی وڵاتانی ئازادی خواز ئوروپایی کە بەخۆشی و ئەمڕۆکە ڕێژەی اعتراز لەناو ئەوانە یەکجار زۆر لە پێشەوەیە زۆر فشاریان هێناوە بۆ دەوڵەتەکانیان کە ئەبێ سەفارەتەکانیان لە ئێرانە ببەسن سەفیرەکانیان بگەڕێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان سەفیرەکانی ئێران لێرە دەرکەن لە وڵاتەکانی خۆیان دەرکەن و بە هەموو جۆرێک زەخت بخەنە سەر جمهوری ئیسلامی و تەریکی بخەنەوە ئیخەنە حاشیەوە و تەردیکەن لە جامعەی جیهانیدا ئیتر دقیقاً ئەم شتانە واقعەن شت زۆرەکە ئەبێ بڵێن وە ئەلبەتە با من یەک شتیش هاتۆ بیرم ئەم کارانە دروستە لە دەرەوەی وڵات کرا هەم زمانیش ئەبێ لە ناوەوە ئێعتسابات ئێعترازات شعاری زیندانیانی سیاسی بەرز بکرێتەوە بۆ ئازادی ئەم زیندانیانە و حتا معتەرزین بچنە بەر دەرگای زیندانەکان کە هیوادارم ڕۆژێ بتوانن دەرگای زیندانەکان پشکێن و ئەو ئەزیزانە ئازاد بکەن لە زیندان بێنە دەرەوە و دقیقاً ئەبێ بڵێن کە واقعاً ئەبێ هەروواکە کاک ئەدیبیش باسی کرد کە لەم ڕابتا کۆمەڵە حیزبی کۆمۆنیستی ئێران ئەمڕۆ چوارشەمەی ڕاگەیاندبوو کە بۆ ئازار بۆ مانگرتنی گشتی لە سەراسەری ئێران کە بەخۆشیەوە تا ئەندازەیە جواب دراوەتەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەراست حتمما تێمەوەلاتان چون خۆتان نوکتەی باشتانی شارە کرد حتمما تێمە باسی یەکەم هاوڕێ ئەدیب هاوڕێ فەراستیش باسی بارودۆخەکەی کرد خۆشتان لە پرسیاری یەکەمدا وەڵامتان داوە سەرڕای نزیکەی 4 مانگ لەم ئاخێزە هەر ڕۆژە بە جۆرێک ناڕزایەتیەکان دش بە کۆماری ئیسلامی بەردەوام بووە لە شارێک گەورەکان لە شارەکانی کوردستان ئێستا بە دەربڕینی ناڕزایەتی بێ
شعارداین بێ ئاگرکردنەوە بێ لە سەرجادەکان هەر جۆرێک بێ ناڕزایەتی خۆیان دەربڕیوە خەڵک یعنی ئەتوانین بێژین نەخەوتوەسەوە بسەر ڕایەوەی کە کەسانی گێژن ئەم ناڕزایەتیە خەوتووە سەوانیە ئێوە خۆتان تەجروبەی ساڵی 57تان هەیە کە ئێمە و کاتە مناڵ بووی ئەسەن لەدایک نەبووین باسیەوەکەن کە شۆڕشەکە نزیک 2 ساڵی خایاندووە پێتان وایە هۆکاری بەردەوام بوونی ئەم ئاخێزە چییە ئایا ئەم ئوفت و خیزە هەروە بۆ هەموو شۆڕشێکەیە؟ بەڵێ هەڕێ گوڵنازی بەڕێز لەواقع خۆشتانیشتانتان پێ کرد ئینقلاب پرۆسەیەکە و بەڕاستی ئەتوانێ و هەموو ئینقلاباتیش ئەوەی کە چاوە بەتایبەت ئەوەی کە ئێمە چاوەڕوانی ئەەکەین ئەم ئینقلابە کە دەستی پێ کردووە بە ئاکامی پیرۆزی خۆی بگەی یعنی لە ئەوەڵین هەنگاویە ڕژیمی کۆماری ئیسلامی ڕژیمی دژی ژنی دژی ئازادی دژی بەشەری کۆماری ئیسلامی بێنێتە خوارەوە لە قودرەت ئەگەرەما هەوڵ هەنگاوی بێت مانای ئەوەیە ئەبێ هەنگاوەکانی تری ئەوە نیشانە دات کە ئینقلاب خۆ پرۆسەیەکی توولانیە و نابێت چاوەڕێ ئەوە بکەین کە زوو حکوومەتێک کە تەیە چەند ساڵ بە پوڵی مەخەڵکەوە لە خوێنی خەڵک و بە پوڵ بە پارەی خەڵک و لەسەر سەروەتی خەڵکی ئێران دەمودەستگایەکی جەهەنەمی لە ئەنواع و ئەقسامی هێزی سەرکوتکەری دروست کردووە و بە ئاسانی گۆری گوم بکات ئەمە پێ ئەچێت و من پێم وابێ خەڵکی وشیاری ئێران بە کوردستانی شەوە ئێمان ئان خۆمان نەزانین با لێرە ئەو ئشارەیەک بەوە پێویستە بیکەین کە خەڵکی کوردستان 43 ساڵە کە ئەم حکوومەتاتە سەرکات لە خەبات و بەرخۆدان و مقاومەت نەوەستاون ئێستا ئێمە بە خۆشیەوە ئەبینین کە لە سەراسەری ئێرانە ئەو خەباتە عادڵانەیە ئەو نەوتنە بە کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای هاتنە سەرکاریەوە هاتنە سەرکاری عمری نەگریسیەوە جوابێکی ئاوا بەربڵاو و گەورەی بە پانایی هەموو وڵاتێکی گەورە وەکو ئێران گرتووەتەوە ئەمە یەکێ لە گەورەترین دەستکەوتەکانی ئەم شۆڕشەی ئەخیرە کە لە هەموو ئیدامەی ئەو شۆڕشانەیە گشتی بە یەک پەیوەستن ئەگەر بڵێن انقلاب ناتوانین بڵێن انقلاب لە دوای مەرگی معسوومانەی ژینای ئەمینیەوە مەحسای ئەمینیەوە دەستی پێکرد انقلابی ئێران ئەتوانین بڵێن هەر لە ساڵی وەک خۆشت ئیشارەت پێکرد لە قسەکانتا هەر لە ساڵی 57ەوە بە هاور نەخوارەوەی ڕژیمی سەڵتەنەتی ڕژیمی استبدادی پەهلەوی و سەڵتەنەتی مردم ئێران انقلابیان کرد یعنی ئەو ڕژیمیانە هێنا خوارەوە بەڵام خۆ انقلابەکە شکستی خوارد بەڵام ئەو انقلاب شکستە خوارد دوبارە سەر هەڵەداتەوە هەم دیسان هەڵەسێتەوە هەم دیسان ممکنە سکوونی بێت دووبارە سەرهەڵدانی هەیە ئاخێزی بێت هەم دیسان ئارامش لە ماوەیەک یعنی ئێمە لە پرۆسە انقلابە هەموو ئەوانەوین بە بڕای من هەموو شۆڕشەکانی ساڵانی 96 دەیمانی 96 ساڵی 1970 ساڵی 96 حتا پێش ئەوانش ئابانی 98 هەمووی یەک ئەتوانین ئێمە لە یەک پرۆسە چاوی لێ بکەین هەتا هاتووە بەڵام ێبا بینین لەم شۆڕشەی ئەخیرە خەڵک وشیارانەتر ئاگاتر شعارەکانیان و دروشمەکانیان ڕادیکاڵتر انقلابی تر و شۆڕژگێرانەتر و ئاگاهانەتر هاتوونەتە مەیدان و لە هەموو مهمتر یەک دەستتر و کۆدەنگتر و هاودەنگتر لە سەراسەری ئێران هاتوونەتە مەیدان
ئەمە بە بڕوای من هەموو خۆی نیشانەی ئەو دەستکەوتە گەورانەیە کە ئەم شۆرشە تا بە ئەمڕۆ هێنایەتی بۆ باز بگەڕێمەوە لە کورت بگەڕێمەوە سەر مەوزۆی ئینقلاب بە بڕوای من لە قسەکان ئێوە شاو هەروە لە قسەکانی بەڕێز هاورێ فەراسەتی شاهات ئەگەر حتا ئێمە ببینین لە توولی ئەم سێمانگا ئێمە بە شێوازی جۆرا و جۆر ئەم ئینقلابە بەردەوام بووە لە نەفەس نەکەوتووە بە هیچ جۆرێک ناتوان یعنی حتا ئەوە سەرانی ڕژیم کاربەدەستان ڕژیم جاری وایە بۆ ماوەیەکی کورد لە زەرفی ئەم سێمانگا ئەگەر تۆزێ ئارامشێک بە نەوعێک یا تاکتیکیان گۆڕیوە لە جۆرێکەوە بۆ جۆرێکی تر لە سەرلێشێوانی کاربەدەستانی ڕژیمەوە پیان وا بووە و خەباتە کوژاوەتەوە خامۆش بووە و دەستیان کردگە بە وەڕێنە بە تەهدید بە هەڕەشە و ئەوانە بەڵام ئێمە دیومانە کە خەباتێک کە کۆمەڵانی بەرینی خەڵکی سەراسەری ئێرانە هەن لە پشتی هیچ وەخوا نەبووە تا لەم مەرحەلا کە هاتوۆتە پێش و فرەیەک فاکت و نمونە ئەوەمان پێژێت کە کوژانەوەی بۆ نییە فرێک لە نمونونەکان ڕەشادەتەکان شجاعەتەکان هاتنە مەیدانی ئەنواع و ئەقسامی چین و توێژەکانی کۆمەلگا لە هونەرمەندان لە مامۆستایان لە خوێندکاران لە خەباتی لێبڕاوانەی ئەم ماوەی خوێندکارانی زانکۆکان و دانشگاکان لە ئاعتساب و ئەترازات و ناڕزایەتی دەربڕێنی کرێکاران و لە جوانانەوە کە دەستپێکەری بوون لە ژنانەوە کە پێشەهەنگی بوون هەموو لە پزیشکان و دکتۆرەکان لە وەکێڵەکان لە وەرزشکاران کام قشر و کام توێژ هەیە کە نەهاتوێت ئەگەر هیچتا پێم وایە وەلەو ئەتوانین بێژین ئەتوانێ خۆ لەمەش جەواوەری تر بێ بەڵام هەتا ئێستاش زۆر قۆناغی بڕیوە زۆر پێشڕەفتی کردووە و هەموو ئەوانە ئەو نیشانەگە لە پێمانێژێ کە کوژانەوەی بۆ نییە ئەم ئینقلابە ئەم ئینقلابە وەک خۆیان ئێژن ئەڕوا تا سەرنگونی ئێژێ فەقر و لە شعارەکانیانە لە ئێرانەوە لە شارەکانە ئێژن فەساد فەقر و گرونی میریم تا سەرنگونی ئەمانە شعارێکن کە کۆمەڵانی خەڵک لە شارەکانی ئێران ئاژنیەوە و ئەوە نیشانەدات نەخێر کوژانەوەی بۆ نییە بە خۆشیەوە هەتا ئێستا زۆر قۆناغی بڕیوە دەستکەوتی زۆر باشی بەدەستێناوە یەکگرتنی کۆمەڵانی خەڵک سەراسەری ئێران بە دژی کۆماری سێدارە ئیسلامی حکوومەتی نەگریسی ئیسلامی ئەمە خۆی گەورەترین سەرکەوتنە و هاوڕێ فەراسەتیش بە درستی شارێ پێکرد بە تاکمانەوەی کۆماری ئیسلامی چ لە مەجامعی بینەلملەلیە لە دەرەوە ئینزەوای تا بە ئەمڕۆ کۆماری ئیسلامی ئەوەندە منفور نەبووە لە ئەزهانی بیرروڕای گشتی خەڵکی ئازادی خوازی وڵاتانی دەرەوە کە ئەڵبەتە و بە هەمەتی خۆڕاگری خەڵکی شۆڕژگێری ئێران وە کوردستان بە گشتیەوە بەلوچستان ئازەربایجان هەموو شار بە شاری ئێران ئەم لەواقع بوو بە پاڵپشتی ئەو ئینزەوا بێوێنەیە کە لە ماوەی عمری نەگریسیا کۆماری ئیسلامی بە خۆیەوە نەدیوە حتمما تێمەوە بۆ لاتان چون کاتی بەرنامەکەمان نیم ساعتمان ماوە بۆی کە بتوانین بگەین بە هەموو پرسیارەکانمانە پێم خۆشە پرسیارەکان لە هەموو جوانبێکە و باسکەین هاوڕێ فەراسەت هاوڕێ ئەدیب باسی پێشەنگایەتی ژنی کرد ساڵی 57 بە شعاری نەبە حجابی ئیجباری ژنان هاتنە سەر خیابان و لە 8 مارسی ساڵی 57دا نەیان وە کۆماری ئیسلامی وت ئیمساڵ لە ساڵی 1401دا بە شعاری ژن ژیان ئازادی هاتنە خیابان لا ڕۆژی کوشتنی مەستا بەدەستی جەلادانی کۆماری ئیسلامی و بەدەستی گەشتی ئرشاد
ڕێک ئەوەی کە شعارەکان لەسەر گەشتی ئیرشاد نەبوو ڕێک چووە سەر سەرنگونی حکوومەت پێتان وایە ئەم ڕەوەندە چۆنە و چۆن ئەرزیابیەکەن ئەم ڕەوەندە؟ بەڵێ ئەم هەروەگەر بە مختصر انسان ئەتوانم ئشارێکی پێ بکەم ئەمە لە ساڵی هەر لە 96 لە ئاخێزەکانی 96 و 98 مەرگ بەر دیکتاتۆر دەستی پێکرد یعنی خەڵک ئیتر لە ساڵی 96 بەولاوە ئیتر سەفی خۆیان لە ئیسلاح تەڵەب و ئەمانە جیا کردو خۆیان کە بە وەزعیەتی ئەوە لە 98 بە گرانی بنزین و سوخت هیان کرد ئاخێزەکە بەرزۆ بوو یعنی لەوێشدا دەست کرا بە مەرگ بەر خامنەی و مەرگ بەر دیکتاتۆر ئەمە لە ئیدامەی 98 کە هەمیسانەوە ئەو جیگرتەوە و بە شێوەیەکی لە 98 زۆر زوو جمهوری ئیسلامی توانی لە زەرفی 8 ڕۆژ یا 10 ڕۆژدا کە بە 1500 نەفەریش کوژرا زۆر بێدەنگی بکە و ئەمە وەکو ئاگرێک لە ژێر خۆڵەمێشا بمێنێتەوە ئەمڕۆکە ئەم ئاگرە لە ژێر خۆڵەمێشەکە سەری هەڵداوە و شعلەوەر بووە بەخۆشی و خەریکە دام و دەستگای ئەو ڕژیمە ئەسووتێنە و ئاگری تێبەردەدات ئەمە هەر ئەمە لە ئیدامەی یەکدایانی ئەمانە بە شوێن یەکەوەن خەڵکی ئێران هەرواتە ئیشارەت بە ژنان کرد پرسیاری ژنانت کرد ژنانی ئێران هەر لە ساڵی 58ەوە ئەوەڵی 58 کە ئیتر ڕژیم هاتبووە سەرکار و لە ئەوڵین 8 مارسدا کە حجابی ئیجباری کە دا هەر هاتە سەرکارداینە ژنان ڕژانە سەر خیابانەکەن بەس لە سەفی چەند هەزار نەفەریە لە تاران و لە شارە گەورەکان و کە نابۆ حجابیان کرد کە هەر لەو ڕۆژی ئەوڵە ئێمە ئینقلابمان نەکردە کە بگەڕێنەوە بۆ 1000 ساڵ دەورانی محەممەد و ئەمانە ئێمە ئینقلابمان کرد بە ئازادی بگەین بە خاستەکانی خۆمان بگەین و مەرگ بەر جمهوری ئیسلامی و حجاب نابۆ حجابیان بود وە ژنان بە شێوەیەکی زۆر منسەجم یعنی هەر لەو ڕۆژانە و هەر لەو ساڵانەی ئەوڵۆ ژنان واقعەن هاتنەمەیانی مبارزە بەرامبەر بە ڕژیمی جمهوری ئیسلامی و کەجدار و مەریض بێژین لە ئۆڵانەوە کە زۆر جاریتر ئۆفتۆخیزهایەکی بوو مەسەلەن ئەچوونە پێشۆ حتاوەلی لەم ساڵانی ئەخیردا وابوو کە ئیتر لە هەر کوێ خیابانە ئەگەر دەنگێکی ئاعتراز ئەگەر کەسێکە لەسەر گرانی قسەی ئەکرد لەسەر بێ ئیمکاناتی لەسەر نەبوونی سوخت و ئیمکاناتی زندگی و ئەمانە قسەی کرد فەورەن نەفەری ئەوڵ ژنان ئەهات ئەچوە سەر سەکۆ شعاری ئەدا درستە مەسەلەکە بەناو حجابەوە مەترەحیانە کرد بەڵام مەسەلە ئەسلی حجاب نەبوو مەسەلە ئەسلی نان بوو کار بوو ئازادی بوو کە ئەو خەڵکە لەمە مەحروم بوون و بەم شێوە دەریان ئەبڕی خۆبیتر خەڵکیش سازماندراو نەبوون بەو شێوە بەڵام بە شێوەهایکە دەسەو یەخە ئەبوون لەگەڵ پاسداران و نیروهای ئەمنیەتیە ژنان بەڕاستی بوێرانە هەمیشە لە سەفی مقدمی تەزاهوراتەکان ئێترازەکان ئێعتسابی کرێکاران ئێتسابی معلمان بازنشستەکان هەمووی ئەمانە ئێمە ئەگەر چاو لێ بکەین واقعەن ژنان لە سەفی ئەوڵۆ جاران ئەیانوە شان بەشانی پیاوان بەڵام من هەمیشە ئەڵم ژنان لە پێش پیاوانەوە لە پێش پیاوان و حرەکەتیان کردو چوونەتە پێشۆ و بەخۆشیەوە ئەمڕۆکە ئێمە نەتیجەی ئەو مبارزاتیان ئەبینین ڕژیمی جمهوری ئیسلامی لە زەرفی ئەم 43 ساڵەیە هەوڵیدا ژنان لە ماڵەوە ببەسێتەوە تەریکیان بخاتەوە لە کونجی ماڵدایان بنێ وە پیاوان باوکو و مێرد و براو ئەوانە بکە بە عاملێکی سەرکوت بۆیان کە ئەوانە قانونی جمهوری ئیسلامی ڕعایەتکەن مرتب تهدیدیەکردن بە هەموو جێرێک پێ ئەوتن کە ئەبێ ژنان حجاب ڕعایەت بکەن ئەبێ مەسائلی یعنی قانونهای زدی ژنی خۆی کە ئەبێ بیان بەڕێوە یعنی وای لێ هاتوو مێرد و باوکو و برا لە مقابڵی ژنەکانە وێسابوون بەداخەوە ولی بەخۆشیەوە من زۆر خۆشحاڵم کە ئەمە بە دەستکەوتێکی زۆر گەورە ئەبینم هەمیشەش باسیەکەم کە واقعەن ئەمڕۆکە پیاوەکان دەستی ژنەکانیان ئەگرن و ئەچن بۆ تەزاهورات و حجابەکانیان لە حجاب لا ئەبن و بە دەنگی بەرزاوای ئازادی و ژنژیان ئازادی و شعارهایەکی بەرابری تەڵەبانە و داخوازیهای ئینسانی ئەەکەن ئەمە خۆی زۆر قەدەمهایەکی زۆر گەورەیە زۆر ئەمە جێی خۆشحاڵیە و بە نەزەر من ژنان نەقشێکی زۆر گەورەیان بووە لە هەموو ئێترازەکانە و لە ڕۆژی ئەوڵۆ دەست پێکەر بوون و ئێستێژ لە هەموو شوێنەکانە هەن و حزوریان هەیە لە زیندانەکانە ئەوە ئێمە چەندێ کچی جوان و حتا ژێر 8 ساڵمان نیکا ئەوە چەند کچی تر کە 14 ساڵ و 15 ساڵتر بوون ئەمانە گشتی ژێر 8 ساڵن ئەوانە مناڵن ئەمانە
کوژراون ئێعدام کراون ئێعدامی خیابانیە فەرقچیەکە وەختی بە باتۆم ئەدا لەسەری ژینا بەو شێوە کوژرایتر بە باتۆم ئەدا لەسەری ئێعدام کردنە یعنی بەڕاستی ئەمانە هەمووی جنایەت هەیەکە کە ئەو ڕژیمی جمهوری ئیسلامی هەمیشە بەرامبەر بە ژنان بوویەتی و هەمیشە لە قودرەتی ژنان ترساوە ئەم ڕۆژەی ئەزانی ئەم ڕۆژە و ئەبێ بە کابوسێ بۆی ئەم ڕۆژە لەگەڵ یا بەرەو ڕوو ئەبێتەوە ژنان زۆر واقعاً بوێرانە لە هەموو ئێمە بێ بڵێن کە واقعاً خەباتی ژنان دروستە پەراکەندە بووە سازماندراو نەبووە لە زەرفی ئەم چەند ساڵە بەڵام خەباتی ژنان خەباتێکی سیاسی اجتماعیە یعنی ژنان لە هەموو قشر و توێژی جامعەدا لە معلم لە کارمەند لە کارگەر دانیشتوو دانش لە هەموو شوێنان نیوەی ژنە و نیوەی پیاوە پس وجود حضوریان هەیە لە هەموو هینەکانە ئەگەر تۆ ئەڵێ مەسەلەن بزوتنەوەی کرێکاری فقط کرێکارانن ولی وانە ژنان لە هەموو بزوتنەوەکانە هەن حضوریان هەیە بەڵام خۆیان بەداخەوە وەک ئەوەکە بۆ خۆیان کارێ بکەن بۆ ئەوە کە ژنان خۆیان سازماندراو بن و منسەجم بن و بڕێکخراوە دەربێن و تەشەکولهای خۆیان بێ ئەمە سەری نەگرتووە بەپێی وەزعیەتێکی خەفەقانی ڕژیمی جمهوری ئیسلامی بەپێی کوشت و بڕێکە جمهوری ئیسلامی هەمیشە بەرامبەر بە ژنان کردوویەتی و ژنانی خستۆتە پاراوێزۆ ماوەیەکی زۆر مەسەلەن ژنانی لە دەرس خوێندن لە دانشگا مەحروم کرد بەڵام واقعاً ژنانی ئێران یعنی ژنانی ئێران بەڕاستی لە خاوەرمیانە تاکن ئەتوانم بڵام حتا لە سەطحی جیهانیشدا یعنی واقعاً سڵیان نەکرد لەمانە چوونە بەرەو دەرسیان خوێن چوونە دانشگا حتا ئەو ڕەشتانە کە مەحرومی ئەکرد ئەمان بە شێوەهایەکی لە ڕێگەهایەکی ترۆ وارد ئەبوون و مەسەن ئەو ڕەشتانەیان ئەگرت و ئەچون و تەلاشیان ئەکرد ئەمانە خۆی واقعاً زۆر کارهایەکی جوان و بوێرانەیە و هیوادارم کە واقعاً لە دەسەڵاتی ئایندەدا هەر حزبێ هەر شۆرا بێت خلاصە هەر ئێتلافێ بێتودا هەر وەختێ هەر بە هەر شێوەیە کە حکوومەتێک بێتە سەرکار ئەبێ بەشێکی زۆر ژنان لێ تێدا دەخیل بن و لە کارەکاندا چون واقعاً ژنان لە مقابڵی ستەم و زوڵم و نابەرابەریە ئەوێسن بوێرن ئەمە خۆی زۆر جێگای خۆشیە بەداخەوە هەروواکە قسەی زیندانیشمان زۆریان لە زیندانە تەجاوزیان پێکراوە و وەختێکە هاتوونەتە دەرۆ تووشی خەمۆکی بوون خودکوشیان کردووە زۆر نمونەی زۆر ماندی هەروە دانێکیانە و ئایلا بوو لە تەبریز پێم وابێ ئایلای ئەگە ئیشتبانەکەم یعنی واقعاً وەزعیەتێکی کە ژنان هەیەە ئێمە هەرچی لە خەبات و مبارزاتی ژنان قسە بکەین کەمان قسە کردووە بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەراست حتمما تێمەوە بۆ لای جنابتان هاوڕێ ئەدیب هاوڕێ فەراست باسی بزوستنەوەی کرێکاری کرد خۆتان نزان لە ساڵانی ڕابردوودا بزوتنەوەی کرێکاری زۆر پویا بووە زۆر لە هەر مانگرسنێک و ناڕزایەتیەکە نەقشی بووە وەکو خۆی پێتان وایە لەم ناڕزایەتیانەدا جێگە و پێگەی بزوتنەوەی کرێکاری چۆن بووە و ئێوە چۆن هەڵی دەسەنگێنن بەڕاستی ئەلبەتە ئەمە قسە و باسێکی زۆر گرنگە بەنسبەت هەم خودی چینی کرێکارەوە لە ئێرانە ئەم بەنسبەت ئەم ئینقلابەوە کە ئەن لە خیابانە و لە کۆمەلگای ئێرانە هەلە ئارا بە بڕوای من ئەگەر فرەخولاسە بێژین لەوە هەلێ ئەوەڵا جێگە و پێگەی خەباتی کرێکاران و چینی کرێکار زۆر زۆر گرنگە بە نسبەت ئەوە کە خۆمان ئەزانین گلایك ئەزانن کە کرێکاران لە واقعا ئەم تەجربەی ڕابردووی ئینقلابی ساڵی 57 هەم ئینقلاباتی پێشووتری وڵاتانی تر خەڵکانی تر وەکو تاریخ ئەو دەرسەمان ئەو دەرسە بە نرخەمان بۆ پێڵێ کە جێگە و پێگەی چینی کرێکار لە ئاڵ و گۆڕەکانی کۆمەڵایەتیە زۆر مهمە لەبەر خۆ دیارە لەبەر ئەوەی کە ئەتوانین بڵێن قسەی ئاخر ئەکەن لەواقع چینی کرێکار لەبەرەوە دەورێکی سەرەکی هەیە لە ئابووری وڵاتە کە ئابووریش کە اقتصاد دیسان خۆی قسەی ئاخر ئەکا لە هەموو ئاوگۆڕەکانە
لەبەرەوە معلومە کرێکاران کە شەریانی اقتصادی بە قەڵێژێت ڕێگ های اقتصادی ڕێگی حیاتی کۆماری ئیسلامی سەروەت و سامانی جمهوری ئیسلامی هابەدەستیەوە کاتێ پێ بنێتە مەیدان کە پێناوەتە مەیدان کە نەکەر ئێستا ئەتوانم هەر لێراوە بیژین وابزانم ئێوەش خۆتان هەر لە قسەکانتان دەستپێکی قسەکانتانە ئشارەتان پێکرد لەم پرسیارە بەڕاستی لە ساڵانی ڕابردووە لە چەندەیە ڕابردووە چینی کرێکاری ئێران بەردەوام خەریک خەبات بووە یعنی ئەوە جارێ با لەو ئەوە ئەسڵێکە کە معلومە چینی کرێکار بەبێ خەبات و مبارزە هەڵ ناکات ناتوانێت ینی خەبات جزوی ذاتی چینی کرێکارە بوو مبارزە چونکە ئەگەر مبارزە نەکات ناژی مبارزە لەگەڵ کارفەرمایان مبارزە لەگەڵ دەسەڵاتداران بە معنای کە اقتصادیان بەدەستەوەیە کە ئستثمارگەرانی ئەوانن کە چاوسێنەرانی ئەوانن کە سەرمایەداران بن ئەو واقعیەتێکی هەموو جوامعی سەرمایەدار لە ئێرانیش هەر بەو جۆرە لە کۆمەلگای سەرمایەداری ئیسلامی ئێرانیشە بە درێژایی ئەم چەندە ساڵەی ڕابردوو بە عمری ڕژیمی کۆماری ئیسلامی و چ پێش ئەوەش چینی کرێکاری ئێران دەوری تاریخسازیان بووە لە ئاڵوگۆڕەکانی کۆمەلگای ئێرانە ئەم دەورەش هەر بەو جۆرە هەر لە ساڵانی ئەخیرا کە اختناف لە ئێرانە بە بۆنەی کوشتوبڕی ئیعدام و کوشتوبڕی کۆماری ئیسلامیەوە کۆمەلگای ئێرانی داگرتبوو بەردەوام چینی کرێکار ئاحادی کرێکار لە ئێرانە خەریک مبارزە بوون بۆ مافە ڕەواکانی خۆیان بۆ حقوقی سنفی خۆیان بۆ زیادکردنی حەق دەستەکانیان بۆ مبارزە لەگەڵ گرانی بۆ مبارزە لەگەڵ بێکاری بۆ ئازادی هاوڕێیەکانیان کە بۆ مافەکانی خۆیان مبارزەیان کردووە ینی ئێمە ئەو مبارزە بە درێژایی ئەم چەند ساڵات دیومانەوە فقط چاوخشانێک ئاوردانەوەیەک لە خەبەرەکانی ئەم چەند ساڵی ڕابردوو پێش ئەم ئاخێزە جەماوەریشە ئێمە بەردەوام ئەمان بینی کە کاریگەران هەندە شەقامە هەندە اعتراضە ناڕزایەتی دەرەبڕن لە تۆمار جەماوکردنێکەوە بیگرە هەتا ناڕزایە هەتا کۆبوونەوە لە سەحنی شرکەت و کارخانە هەتا ڕێپێوان کێ کە فەرامۆشی کردوێ خەباتی کرێکارانی هەفتە پە و نەیشەکەری هەفتە پە و کرێکارانی ئۆتۆبوسڕانی تێران و حومە و کرێکارانی فولادی ئەواز و کرێکارانی تراکتۆری تەبریز و کرێکارانی نەفت لە چەند شاری مهمی نەفتخیزی ئێران و کامیۆنداران ڕانندگانی شۆفێرەکانی کامیۆن مامۆستایان بە درێژایی ئەم ساڵانە پەرستاران کێکە ئەوانەی لە بیر چوو بێتەوە ئەوانە خۆی زەمینەیەک ئەتوانین بڵێن بە جورئەت زەمینەیەکی وای دروست کرد کە پێمانەوت کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی زیندووە سەرڕای اختناق و سەرکوتی کۆماری ئیسلامی هیچ وەخت کۆمەلگای ئێران ملی بە سەرکوتی کۆماری ئیسلامیە بە بێدەنگیش نەکرد یعنی ئەو بۆشکە باروتە کە چەخماخەکەی لە کوردستانەوە لێدرا بە مەرگی مەعسومانەی ژینە ئەمینی ئەوە فشاری پەنگ خواردووی دەیان ساڵە بوو وەکو لە کۆمەلگای ئێرانە کە چەخماخەکەی لە کوردستانەوە لێدرا و ئەمە منفەجر بوو ئەم بۆشکە باروتە کە ئەم سێمانگە مبارزە پرشکۆیە حەماسەدارەی کە ئەو ماوە بینیمانەی لێکەوتەوە کەوابێ ئەوە لێرە خۆی نەخشی چینی کرێکار بۆ معنایە ئەمما بێگومان ئەوە کافی نەبووە بۆ ئەم دەورە لە مبارزەکە کە ئێمە چاوەڕێ ئەەکەین و سەرەتاکانیشیمان بینی هەر لە مانگی ئازەرە لە سەرەتاکانی ئەوەڵی مانگی ئازەرمانە ئێمە دیمان کرێکاران بێژگەلەوە بە بەیانیە خۆیان شۆرای هەمبەستگی کاریگەرانی نەفت کاریگەرانی ڕسمی و پەیمانی نەفت
کرێکارانی هەفتەپە ئۆتۆبوسڵانی تێران و حوما وە کرێکارانی تر لە شوێنەکان تر کە گشتیان ئێستا من دەقیق لەسەر زەینم نییە ئەمانە بە نووسینی بەیانیە ئاشکرا و زۆر ئاشکرا و معلوم پشتیبانی خۆیان و پشتگیری خۆیان لە خەبار لەم انقلابەی ئەخیر دەربڕی و بێژگە لەوانە دەستیاندا ئەترازات و کۆبوونەوە و ناڕزایەتی دەبڕین و تا بە جێگەیەک بۆ نمونە فقط ئێمە ڕێپێوانی حەماسی 4,000 کاری کرێکاری کارخانەی زەوبەهانمان بینی کە ئەوە لە هاوسەنگی هێزێکە ئەوان توانیان ئەمە بکەن بێژگەلەوە ئێمە بینیمان هەر لە ڕۆژانی ئەخیرە کە داخوازیە داکەوتووەکانی خۆیانیان دووبارە بەرز کردەوە وەکو ئیجرا قانونی ژمارە 10 شتێک ئەگەر ئەوە بە درست بێژمی و ئەمە لە هاوسەنگی هێزێکە کە لە واقع انقلاب لە شەقامە ئەو زەمینەیە ئەو بەستێنەی دروست کرد بۆ ئەوان کە لەم هاوسەنگیە ئەوان بێنە مەدان و لە واقع هێنانە مەدانی داخوازیە ڕەوا سنفیەکانیان ڕێک و ڕەوان بە معنای پشتگیریە لە خەباتی ئێستا و ئەوان بە ژیری خۆیان ڕێبەرانی کرێکاری کە بەشێکیان هەن لە زیندانە بەشێکیان هەن لە دەرەوە بە ژیری خۆیان ئەزانن لەکەیە ئەشێ بێنە مەدان و چۆن بێنە مەدان و هەر هاتنە مەدانیان بۆ دەستەبەرکردنی داخوازیەکانیان ڕێک و ڕەوان بە معنای پشتیبانیە لە ئەم مبارزەی کە ئێستا بەردەوامە و ئێمە بەتە چاوەڕوانەکەین کە لە تەوازنی خۆیان بە هاوسەنگی هێزێکا کە ئێستا بە زەرەری ڕژیم شکاوەتەوە و بە قازانجی کۆمەڵانی خەڵک لە سەراسەری ئێرانان بینینەوە هاوسەنگی هێزە بە ئاشکرا دیارە وە خۆشتان ئیشارەتان پێکرد لە ئەوەڵ سەرەتای قسەکانتانەوە ترس لە ڕژیم ڕژاوە اعتماد بە نەفس لە دڵ کۆمەڵانی خەڵکە دروست بووە بەرعەکس ترس و دڵڕاوکێ تا حەدی هەزیان وتن و ڕێنەکردن لە کاربەدەستانی ڕژیمە ئەبینین سەر لێ شێواریان پێوە دیارە منزەوی بووەتەوە لە هەموو لە ئاسی بینەملەلی و منفور لە ناوەوە منزەوی لە دەرەوە ئەمانە گشتی ئەو هاوسەنگیێسە کە کرێکاران بە وشیاریەوە تەشخیصی دەدەن و دێنە مەیدان و ئێمە چاوەڕوانەکەین لە هەفتەکان و مانگەکانی داهاتووە وەک خۆشتان ئیشارەتان پێکرد ئەو پرۆسە ئینقلابە کە لە پرسیاری پێشووتان هەبوو کرێکاران بە پانەوە بێنە مەیدان و مۆرکی خۆیان بدەندا ئەم ئینقلابە و ئەوە بە ڕوای من لە واقع ئەو چاوەڕوانیە کە ئێمە هەسمان لە سەرکەوتنی ئەم ئینقلابە بەرەو کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش و بەشمێنەت بە ژنانەوە و بە هەموو ئازادی خوازانەوە لە ئێرانە دەور بەرەو ئەوە و سەرکەوتن ڕوو ئەکاتە ئەو لە واقع ئینتیزارە و ئەو ئینتیزارە بەرەو بەدی هاتن و بەرەو مسۆگەربوون ئەچێت. زۆر سپاس هاوڕێ ئەدیب هاوڕێیانی هاوکارم لە ئەوتاقی کۆنتترۆڵەوە پێمێژن کە کاتی بەرنامەکەمان خەریکە بەرەو کۆتاییەچێ من پێم خۆشە زۆر پرسیارم ماوە و لە ناو قسەکانی شتانە زۆر قسەتان بوو کە هەم ئێوە هەم هاوڕێ فەراست کامانتوانی زۆرتر لەسەری قسە بکەین بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەمان کەمە باسی زەبوونی کۆماری ئیسلامیتان کرد هەر دوێن ئیسماعیلی قاعانی لە کۆبوونەوەیەکە باسی ئەوەی کردوتی ئەوەی کە یەک کاری لە ڕسانەکانە زدی کۆماری ئیسلامی کردوێت تۆڵەکەی ئەسێنێتەوە مەبەستم لەوە بوو کە ڕاستەکە ئێوە کۆماری ئیسلامی بە ئەوجی زەبوونی و ناتوانی خۆی گەیشتووە کە حتا ئێستای تهدیدی خەڵکەکە و باز لە کوشتنی خەڵک دەکە. هاوڕێ فەراست وەکو دوای قساگەر قسێکتان ماوە ئەتوانن هەم ئێوە هەم هاوڕێ ئەدیب باسیکەن بەڵام بە کورتی چون کاتی بەرنامەکەمان کەمە پێم خۆش نییە لە وەسەتی بەرنامەکەمانە بەرنامەکەمان قەتبێ. هاوڕێ فەراست فەرموو. زۆر سپاس دەکەم باش سەر چاو زۆر قسەکانی هاوڕێ ئەدیبی بەڕێز زۆر لەسەر اعتصاباتی کرێکاران و لەسەر مبارزاتی کرێکاران زۆر جوان و بەجێگە بوو. من فقط نکتەیەکی پێ ئیزافە بکەم کە ئەوە هەروە
کارگەرانی پەیمانی نەفت و تەشەکولهای کرێکاری و هەمویان ئەمانە کە ڕۆژی 26 ئازەر ئەوە بوو کە ئێعتسابیان عمومیان ڕاگەیان ئیسەیشە ڕایان گەیانوە بۆ 3 و 4 و 5 دەیمان یعنی ئەم مانگە کە دێتە پێشە لە هەفتەی ئایندەوە هەمیسان ئێعتساب بکەن و داوایان کردووە لە دانیشتجویان دانش ئاموزان جوانانی انقلابی محلات و هەموو خەڵکی ئێران و معتەرزان کە پشتیوانی بکەن لەم کارگەرانە ئەم کارگەرانە دروست داخوازی سنفی خۆیان مەطرح کردووە بەڵام لە پاڵ ئەوەدا ینی تاکیدیان کردووە لەسەر ئەوە کە جمهوری ئیسلامی وەرعلەیهی ئیعدامەکان و دەستگیریەکان و سەرکوتەکانی جمهوری ئیسلامی ڕائوەستن و ئیدامە ئەدەن بەم ئێترازاتیان و هەتا ئاخر هەروەها کە ئێمە ئەڵێن و لەسەر ئەو باوەڕین کە ئاسۆی ئینقلابی کە هەمومان بۆ ئەڵێن ئێران بەدەستی کرێکاران و تەبقەی کرێکاران و بە داخوازی و شعار سیاسی و اقتصادیەکانی ئەوان ڕەخەمەخوات دەبێ بڵێن کە حزوری ئەو کرێکارانە بەگشتی یعنی لە سەفی زۆرە لە ناو ئێعترازاتە زۆر واجب و زەروریە ئەلبەتە خۆشیان بەو زەرورەتە گەیشتون و بە خۆشیەوە دەست پێکراوە کادێنەوە بەڵام بەداخەوە مەسەلەیەکە هەر ئەو شورای هەماهەنگی و هەمبەستگیە مەطرحی کردووە ئەوەیە کە ئەم کرێکارانە کرێکارهایەکی ڕسمی دەوڵەتین و ئەمانە نیگەرانی ئەمنیەتی شغڵی و ئەوە کە کارەکەیان لە دەست بن و دوای ئەوە بتوانن مەسەلەن ئەگەر دەورانی ئەحتساب چۆن خانەوادەکەیان و بژیوی خۆیان و خانەوادەکان بەڕێوەبن چی ئەبێ بکەن بۆ ئەمە ئەمیشە خۆی ڕێگای هەیە هەموو ئینقلابەکان ئەم کارەی کردووە و دانانی سنووقی ئێعتساب کە زۆر واجب و زەروریە کە ئەمە دابنرێت و سازمان بدرێ ئەم سنووقانە و خەڵکان لە دەرەوەی وڵات و لە ناوەی وڵات و بە پێی ئیمکاناتی خۆیان ئەم سنووقە کۆمەک بکەن و ئەم سنووقە بۆ ئەوەی کە ئەو کرێکارانەکە ئەو ماوە لە ئێعتسابدان خۆیان و خانەوادەکانیان تووشی مشکڵی اقتصادی بۆ جۆرە نەبن ئەمە خۆی هەنگاوێکی باشە بۆ ئەوە کە بچێتە پێشە و ئەمە چون واقعاً ئەم واقعیەتەکە ئەوەیە کە یەکگرتووی خەڵک هەموو زڵم و ستەم و ئیستبدادێک تێشکێنێ جمهوری ئیسلامی بە تەواوی زەبوون بوو و ناتوانێت هیچ بکات و حتا ناتوانێت ئەو جەنایەتانە کە جارانیش ئەیکرد دەستی تێبدات و بچێتە بەرەوە چون هەروە کە باسمان کرد لە سەرحی جەهانیە و ئەفکاری عمومیە و هەروەها لە هەموو شوێنێک منزەوی بووە و بەرەو سەرنگونی ئەڕوات زۆر سپاس بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەراست ببوورە کە زووزوێژم بەڵێ چون کاتی بەرنامەکە خەریکە کۆتاتێ وتم با قسەکانمان قەت نەبێ هاوڕێ ئەدیب ئێوە دوو دقیقە فرصەت هەیە کە ئەگەر شتێکتان ماوە ئیزافەیکەن بۆی کە قسەکانمان کۆکەینەوە و خواحافزیکەین لە بینەرانی خۆشەویستمان من تأكيد لەسەرەوە کەم وەلو بەڕاستی وازانم طبعا ئەوە فقط چون بەقەوڵ ئێژێ وەکو قسەی آخر خانەوادەی ئەو عەزیزانە بنەماڵەی ئەو بەڕێزانە کە بە شجاعەتی خۆیان کە بە لە دەستانی گیانی خۆیان بڵێسەی ئەم ئاگرە و ئەم شۆرشە مەزنە و گەورەیانە تا بە ئەمڕۆ زیندوو ڕاگرتووە نابێ بە هیچ جۆرێک هەست بە تەنیایی بکەن من بێگومانم لەوە ئەلبەتە خەڵکی شۆڕژگێر جوانان و لاوانی شۆڕژگێر لە ژن و پیا و بەدەمیانەوە ئەچن بە گشت جۆرێک لەم شرایەتا لە هەلومەرجی و زیاتر و زیاتریش لە جاران بەهانایانەوە ئەچن بە گشت جۆرێک و ئەوە بەشێک لەو هاوپشتی و یەکگرتن و لەواقع ئەو ئەتوانم بڵێم هەمبەستگیە گەورەیە مبارزاتیە خەباتکارانەیە کە لە سەراسەری ئێرانە بەوجود هاتووە ئەبێ بە گشت لایەکەوە بە هەموو هێز و توانایە خۆمانەوە ئەو یەکگرتنە و ئەو کۆدەنگیە لە سەراسەری ئێرانە بەرامبەر بە ڕژیمی جمهوری ئیسلامی هەتا ڕووخانی بەرز ڕابگرین قەوی ڕای بگرین تەقویەتی بکەین هەتا ڕووخانی کۆماری ئیسلامی وەک ئەوەڵین هەنگاوی انقلابی ئێران بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەدیب وە هەروە هاوڕێ فەراسەتی خۆشەویست سپاس بۆەوەی کە بەشدار بوون لە بەرنامەیە جارێکی تر سپاس بۆ ئامادەبوونتان بەڵێ بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوەی تلڤیزیۆن هەر شاد و بەختەوەر بن ماڵاوە
البينم الزاينم ديروك دخوادة دحوينم أزازك بزك أزادية شنو بولدنم البينم الزاينم ديروك دخوادة دحوينم أزازك بزك أزادية شنو بولدنم